دوای ڕکابەرەیەکی دوور و درێژی خولەکە دوجار یاریگای دەربەندی خان دەبێتە شانۆی بەیەکگەشتنی هەردوویانەی دووهۆک و ئاکرێ کێبڕکەکانی ئەم وەرزەی خولی پلەیەکی کوردستان بە بەشداری سیانزەیانە کە دابەشی دوو کۆمەڵە کرابوون بەڕێوەچوو یانەکانی کۆمەڵەیەکەم پێکهاتەبوون لە دووهۆک و ئاکرێ و کۆیۆ سۆران و هەڵۆ گارە یانەکانی کۆمەڵەی دووەمیش پێکهاتەبوون لە پێشمەرگەی سلێمانی و دەربەندی خان و سەید سادق و کفری و هەڵەبجەی شەید و هەروەها ئاشتی و شەهیدان دوای ڕکابەرێکی بەهێز لە هەردوو کۆمەڵەکە یانەکانی پێشمەرگەی سلێمانی و دەربەندی خان لە کۆمەڵەی یەکەم و دووهۆک و ئاکرێش لە کۆمەڵەی دووەم سەرکەوتن بۆ قۆناغی چوارگۆشەی زێڕینی خولەکە هەرچەندە بڕیار بوو یاریەکانی ئەو قۆناغش بە شێوازی چوون و هاتن بەڕێوە بچێت بەڵام بە بڕیارێکی کێتی تۆپی پێی کوردستان هەر چواریانە سەرخران بۆ ڕیزیانە نابەکانی کوردستان بەڵام بۆ دەزیشانکردنی دوویانە بۆ یاری کۆتایی خولەکە دوای ڕاکێشانی تیر و پشک هەردوویانی پێشمەرگەی سلێمانی و دەربەندی خان ڕوبەڕووی یانەکانی ئاکرێ و دووهۆک بوونەوە لە دەرەوە یاریگای خۆیان لە کۆتاییشدا هەردوویانەی ئاکرێ و دووهۆک دوای بردنەوەیان لە پێشمەرگەی سلێمانی و دەربەندی خان بە گۆڵێکی بێ بەرامبەر توانیان بگەنە یاری کۆتایی خولەکە بڕیارە یاری کۆتایی خولەکەش ڕۆژی پێنجشەممە سیویەکی 5/2018 کاتژمێر 9:30 خولەکی شەو لە یاریگای دەربەندی خان بەڕێوە بچێت ئەوەش وەک دەستخۆشیەک لە هاندەرانی یانی دەربەندی خان لەلایەن یەکێتی تۆپی پێی کوردستانەوە دوای ئەوەی ئەمساڵ توانیان سیمایەکی جوانی هاندان پیشانی کوردستان و عێراق بدەن هەر لە خولەکەشدا بەهۆی بوونی شەڕ و ئاژاوە بە تایبەتی لە یاری نێوان شەهیدان و سەید سادق یەکێتی تۆپی پێی کوردستان بڕیاریدا بە سڕنەوەی سەرجەم ئەنجامەکانی یانی شەهیدان لە قۆناغی دووەمی خولەکە و دابەزینی ئەو یانەیەش بۆ ڕیزیانە پلە دووەکانی کوردستان ئەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی